ئاوارەکانی ناوچەکانی ژێردەسەڵاتی داعش بە تایبەت مووسڵ و دەوروبەری لە ژیانێکی ئاسایی پێش هاتنی داعش بۆ ژیانێکی ئاوارەی و پڕ ناخۆشی کە لە ماوەی ئەو 2 ساڵەدا برسێتی و ڕاکردن و دەیان ڕۆژی تاڵ و شەوی تاریکیان بەسەر بردووە. لە ئێستادا لە نێو کەمپەکانی ناحیەی دیبەگە و خازر و حەسەن شام و بەحرکە و کەورگۆسک نیشتەجێکراون. خۆزگەی گەڕانەوە بۆ ڕۆژانی ئاسایی دەگێڕن و دەڵێن لە ژیانی نێو کەمپ بێزار بوونە. الحەمدلله نەفتم هەیە و جێ باشە و کارەبا و خانیە و الحەمدلله هیچ عیبی نییە. ئەرێوە حەز بگەڕێنەوە بەس هاوەن دێلەوە باقرت. ئەزمادەیە گوێڕێنەوە کا دەگەڕێنەوە هەر ئەمەشەوە هەر لەرادەبێ هیچ دوزم ئەو لایە بەم بێدا بتمەنام خۆرەکەی سەرمایە ئەوەی برەک تااقەت هەبی باشترە قەوەچێبی ئەوە قەوەچنەی بەدایان دەبی بەسە سۆبەیبی ئاگری لە ژیانداوە چەندەم جارە ئاوارەی دەبی مابی نازم نەچارە نەبێنجا ببینین وتی دەوری سەدام جارێک 2 جارمان دیتێ لە پاشی سەدامی وە معنەوە 2 جاریت کە هەراتینە ئەو جارە معنە دوسێتینەمە هەراتینە و ڕووینەوە و هەراتینە و لە ترسی قاعد بمحل قاعدين بمحل ونشتغل اكو محل وقاعدين بيه نشتغل الحمد لله. والله رجعة مو هالساعين الا تأمن المنطقة وهذا ونرجع. بس عموما يعني القاعدة عندنا هناك البيشمركة مناطقنا. قاوي نفرش ناطن هيز بكري. لا قوير بنهات نيرو. ما رشت ما هم دزراو. ليرة أوندي ليرة ما ورقت أنا هيست كمان العام خيرين يا أو لا كارتونا كيك شجع هزار نار خير. بەڕێوەبەری کەمپەکانی ناحیەی دیبەگە دەڵێت نزیکەی 30,000 ئاوارە لە هەر 4 کەمپی دیبەگە نیشتەجێکراون و بە وتەی ئەو بەڕێوەبەرە پێداویستیەکانی زستان و خواردنیان بە بەردەوامی بەسەردا دابەش دەکەن و دەشڵێت لە ژیانی ئاوارەییدا هاوڵاتی تووشی چەندین کێشەی کۆمەڵایەتی و دارایی دەبێت بۆیە ئاوارەکان بەردەوام ڕەخنە دەگرن. هاتوچوو هەیە وەکو هەندێک عائیلات شوێنی ڕزگار بووە دەیانەوێن داوا دەکەن کە بگەڕنە شوێنی خۆ ئەمەش بە هەماهەنگی لەگەل ئاسایش لەگەل ویزارەتی کۆچ و کۆچبەران لیستەیە حازر دکن لیستەیەک پاشی حازرکردنە لیستەیە ترانسپۆرتیشن ینی مەشایە و باسەکان بۆوان دابین دەکەن بۆ بگەڕنە شوێنی خۆ لە هەموو وەرزێک کە دەست پێ دەکات ئەو وەرزانەی ساڵ کە دەست پێ دەکات بۆ تەواوی خێزانەکانی دانیشتوی کەمپ لە کاتی هاتنی مەسەن سەرما یاخود گەرما ئەو کاتانە بە پێی گۆڕینی جۆوەکە ئێمە مەواد و پێداویستیان بۆ دابین دەکەین. زیاتر لە 2 ساڵە بەهۆی هاتنی چەکدارانی داعش بۆ مووسڵ و ناوچەکانی دەوروبەری هەزاران هاوڵاتی ناوچەکە لە دەست چەکدارانی داعش ئاوارە بوون و ڕوویان لە هەرێمی کوردستان کرد. تا ئێستاش ئەو ئاوارانە کە زۆربیان لە کەمپەکان دەژین ماڵ و حاڵی خۆیان جێهێشتووە و باس لەوە دەکەن لەگەڵ هاتنی گروپە چەکدارەکانی داعش تەواوی مڵک و ماڵیان جێهێشتووە و ئێستاش خۆزگەی گەڕانەوە بۆ زێدی خۆیان دەخوازن. ئاراس عەزیز کەناڵی پێیام کەمپەکانی ناحیەی دیبەگە.